ئێوارەیەکی ساردی زستانی پاریسە ئەم گەنجانە بەهۆی نارامی و جەنگ و بێهیوابوونیان لە ژیانێکی شایستە بە مرۆڤ باوەشی گەرمی نیشتیمانیان جێهێشتووە. ئێستاش خۆیان لە بەردەم سەرما و ڕەشەبای توندی پاریسدا دەبینەوە. ئەو چادرانەی کە بە درێژایی کەناراوی ستریت مارتن دانراون دیاردەیەکی نوێیە تاکە شوێنیشە کە سەدان پەنابەر خۆیان تێدا پەناداوە تا لە بەردەمەوە ئاگرەدا خۆیان گەرم بکەنەوە. 7 ماه میشه اینجا تو فرانسه هستم. تو این 7 ماه همش بیرون میخوام. 7 مانگە لە فەڕەنسام ئەو 7 مانگە لە دەرەوە خەوتوم. ئەوانەی دەیان بینی هەموو کۆچبەرن و لە دەرەوە دەژین. ئەمە زۆر خراپە و زۆر خراپ مامەڵە لەگەڵ پەنابەران دەکرێت. بە قسە هێرشمان دەکرێتە سەر کەس لە خەمی کەسدا نییە. ئەو سوکاتیەی لە پاریس بینیمان لە هیچ شوێنێکی دیکەی ئەوروپا نەمان بینیوە. لە کاتێکدا ئیڤڵ و شانزێلیزێ بەو پەڕی دڵخۆشی و سەرمەستیەوە ئاهەنگی ساڵی نوێ دەگێڕن بەڵام ساڵی نوێ بۆ ئەم کۆچبەرانە هیچ دڵخۆشکەر نییە لەبەر ئەوەی شوێنی حەوانەوە پارە و خواردنیان نییە دەبێت لە خەمیەوە دابن لەگەڵ هەڵهاتنی خۆردا بگەنە ڕیزی خواردندا بەشکردنەکە بۆ وەرگرتنی نانی بەیانی. پێنج کەس لە سەرمان مردن. بڵێ مرۆڤایەتی لە سەرمان مرد. شتێکی ئاساییە لێرە کەس هەر ناشپرسێ. پێویستە ئەو خەڵکە لە هەلومەرجی نالەباری ئێمە تێبگات. گەرماومان نییە خۆی لێ بشین. کۆبوونەوەت هەیە نازانی چۆن بچی. کەس هاوکاریت ناکات. زۆربەی ئەوانەی لە پاریس لەسەر شەقامەکان دەژین لە عێراق و سووریا و پاکستان و ئەفغانستان و ئەفریقاوە ڕوویان لە وڵاتە کردووە. باسی دڕەقی و بێسۆزی فەڕەنسیەکان دەکەن بەرامبەر بە دۆخی نالەباری ژیانی کۆچبەران. پاریس زۆر ساردە و لانەیەکم نییە. پۆلیس هەر جارەی کە دێت دەڵێ بڕۆ شوێنێکی دیکە. دەچمە شوێنی دیکەش پۆلیس دیسانەوە دێت و بڕۆ. لێرە و لەوێ بەردەوام جێ دەگۆڕین. ئەیانوت لە ئەوروپا مرۆڤایەتی هەیە. زۆرم بیست کە یانوت لە وڵاتانی وەک ئەڵمانیا و فەڕەنسا مرۆڤایەتی و مرۆڤ دۆستی هەیە. بەڵام خۆم لێرە لە نزیکەوە بینیم هەرگیز شتێک نییە بە ناوی مرۆڤایەتی و مرۆڤ دۆستی. هۆکاری مانەوەی کۆچبەران لەسەر شەقامەکان نەبوونی کەمپی پێویستی پەنابەرانە پێشتر کەمپی کالیە کە ناوبەناو دەبووە ڕۆژەفی ڕۆژنامەکان بەهۆی پێشێلکاری مافەکانی مرۆڤەوە لە ساڵی 2016دا ڕووخێندرا. ئەگەرچی سەرۆکی فەڕەنسا لە سەرەتایی هاتنە سەر دەسەڵات ڕایگەیاند دەبێت باوەش بۆ پەنابەران بکەینەوە بەڵام کۆچبەران دەڵێن ئەو قسەی ماکرۆن زۆر دوورە لە ڕاستیەوە. هاوکات بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانیش ڕەوشی پەنابەران لە پاریس و ئەوروپا بەگشتی زۆر خراپە. ڕۆژانەش بەهۆی سەرمای سەخت و نەبوونی شوێنی مانەوە چەندان کۆچبەر گیان لەدەست دەدەن. ئیحسان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام.